لەسەر چەکی ئەیکەی چل و حەوت یعنی کلاشکۆف دەکرێت لە قاعەت منطقە هامبورگ لەبەسە ئەوێ دەرسە دەخوێنن بۆچی بۆ زانینی تایبەتمەندی تەکنیکی پارچەکانی چەکی ئەیکەی چل و حەوت تماشا ئێستا ئیشی هەرێکە و مثلەن کات بە چ شێوازێک دەڕوات چەند خەتوەیە 4 خەتوەیە بە 4 خەتوە ڕوات ئێستامە لێرەینە حالی حاضرێمە لێرەن ئەوە حافرەکەیە ئەوە دیارە تیمی ئەوەی تەقەکە لەناو حەفردا دەڕوات شێنەوە بێ لەسەر ئەو گردە بڕوات کە دژمن بیسێت کە گەشتی ئێرە تەماشا تیمی ئێستا کێ حەرەکە دەکات تیمی هێرش بەر وایە لەگەڵ تیمی پاڵپشتی تیمی پاڵپشتە ئەو گردەیە تەماشا کە دەگاتە ئێرە ئێستا بە ئەو بەردە ئەو گردەیە جماعة استتها بوين یکم جار او بس تنسیق جهازی یک جار باش بو لگه یک اویتش همو آن باش بغلطی ها بو برام باش هەموو پێشمەرگەیەک دەتوانێت بەشدار بێت لە پرۆگرامی مەشقی سەربازی لە ڕێگایی سەروی خۆیەوە. خولەکان لە بنکە مەشقیەکانی ئەتروش بە نەسڵاوە هەولێر مەنیلە و بنکەی مەشقی سلێمانی ئەنجام دەدرێت. مەرجەکانی بەشداریکردن لە خولی مامۆستای مەشقی سەربازی
پشکنینی وەرزشی 10 جار شناو ئەنجام بدات، 20 جار شناوی سک ئەنجام بدات، 800 مەتر ڕاکردن بە بەرجی سەربازی لە ماوەی 5 خولەکدا، توانای نمایشی سەربازی هەبێت لە بەردەم جەماوەردا، شارەزایی لە بەکارهێنانی چەکدا هەبێت. هەر ئێستا بڕیاری خۆت بدە و ببە مامۆستایەکی پرۆفشناڵ لە تیمی مەشقوڕاهێنان. بەشداریکردنت هەنگاوێکە بۆ دابینکردنی داهاتوێکی ئارام بۆ کوردستان.